شاخەکانی هەرێمی کوردستان ژیان دەبەخشنەوە. شاخە سەخت و باڵا بەرزەکانی هەرێمی کوردستان بوونە ئەندامی هاوپەیمانی نەتەوەی گرتوەکان و وەکو سەرچاوەی بەرژەوەندی مرۆڤ لە هەسارەی زەوی مامەڵەیان لەگەڵ دەکرێت. ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان لە ساڵی 2002 هاوپەیمانی چیاکانی لەسەر ئاستی جیهان بە ئامانجی بەرەنگاربوونەوەی قەیرانەکانی کەشوهەوا و بەرەو پێشبردننی چیاکان ڕاگەیاند. ساڵی پاریش نەتەوەی گرتوەکان بە فەرمی چیاکانی هەرێمی کوردستانی کرد بە ئەندامی هاوبەشی خۆی. لە 11 کانونی یەکەمی 2024 لە ڕۆژی جیهانی چیاکان ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان ناشکرای کرد ئێستا چیاکانی هەرێمی کوردستانیش ئەندامی هاوبەشی چیاکانی جیهانن. ئەم بڕیارە مێژوویەش بوو بە شانازی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و گرنگیەکی یەکجار زۆری بۆ باشترکردنی ژیانی کۆمەڵگە شاخاویەکان و پاراستنی ئەو ئاژەڵ و باڵندانە هەیە کە لە چیاکانی هەرێمی کوردستان دەژین، چونکە چیاکان بەشێکی یەکجار گرنگن لە مێژووی شکۆدار و درەوشاوەی شۆڕشی کوردی، بوونەتە بەشێک لە ناسنامە و کولتور و کەلەپوری کورد. شاخە سەرکەش و بڵند و بەرزەکانی هەرێمی کوردستان پەناگە و سەرچاوەی ئاو و ژیانن. بەڵام ماوەی چەند ساڵێکە گۆڕانکاریە خێراکانی کەشوهەوا هەڕەشە لە کۆمەڵگا چیانشینەکان دەکات. هاوکات هەماجۆری زیندەوەرەکانی خستۆتە مەترسیەوە. دوایەوەش کە چیا سەربەرزەکانی هەرێمی کوردستان بوون ئەندامی هاوپەیمانی چیاکانی جیهان توێژینەوە کراوە و دەرکەوتووە کە کۆمەڵگا چیانشینەکان دەتوانن لە گۆڕانکاریە خێراکانی کەشوهەوا بژین و درێژە بە ژیانی یاسایی خۆیان بدەن.